بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویست ئەنجومەنی خەلیفان بۆی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە هەستاوە بە خەڵاتکردنی بەشێک لە ئەندامەکانی لەم بارەیەوە ئازاد و مەراوایی راپۆرتێکی بۆ ئامادەکردوین فەرموون بە پێکەوە بینەری بین. سپاس بۆ خوا کە دەرفەتی پێداین جارێکی کە بینەوە خزمەت خەڵکە خۆشەویستەکەی دەبەری خەلیفان لە یەکێک لە چاڵاکیەکانمان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی هەستین بە ئەنجامدانی مەراسیمێکی خەڵاتکردن بۆ ئەندام و کادیران و ئەو کەسانی کە خزمەتی کاری ئیسلامی ئەکەن بە بۆنەی نزیکبوونەوەی جەژنی پیرۆزی ڕەمەزانیش خەڵاتێکمان پێشکەشکردن و هەر لەم مەراسیمەشدا بەڕێز مامۆستا محەممەد حەکیم کارجێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ئامادە بوو وتەیەکی بە نرخی پێشکەش بە ئامادەبووان کرد و بووە جێگەی خۆشحاڵی ئامادەبووان و ئەمە لێرەوە سپاس بۆ هەموو ئەو خێرخواز و دەستکراوانە بنێرم کە هەمیشە هاوکار و یارمەتی دەرن بۆ کارەکانمان و ئەتوانم بڵێم سپۆنسەر و پاڵپشت و پشتیوانی هەموو کار و چاڵاچەکانی ئێماکەن و سپاس بۆ ئەو خەڵکەش کە هەمیشە بە بڕوتینەوە بەشداری کار و چاڵاچەکانی ئێماکەن. زۆر سپاسی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی ئەکەین کە ئەم جارەش هەستا بە ئەنجامدانی کۆمەڵی خەڵات و دیاری بۆ دۆست و ئەندامان و لاهەنگرانی و ئەوەش هەر درێژە پێدەری چاڵاچەکانی هەر وەکو لە ڕابردوو ئەوە ئیش و کارمان بووە و ئینشاءڵڵا بەردەوامیشە بین لە پێناوی ئەم کارە پیرۆز و بەرزەدا پێویستیشی بە شەونخۆنی بەڕاستی ئەم کارە ئینسان دەبی ئارامی لەسەر بگری و بەردەوامیش بی و گەشتبینیش بی لە پێناویدا.